لە ناو مزگەوتەکە یا کاکەی مۆبایلەکەت بکوژێنەوە عەزیزەکەم باوی ئەوە نەماوە جەڕەس لەسەر مۆبایل دابنیت چاوەکەم خەڵکێک بە جەڕەس تووشی وەڵڵی نەخۆشی شەکرە بووە خوا ئاگای لێ عەزیزانی خۆم شاهیدی برایەکەم لە خەستەخانە خزمێکمان خەوتە بوو چوم سەردانیم کرد ئەو برایە لەو لاوە لە تەنیشتەوە خەوتوتی مامۆستا تو خوا دوعای خێرم بۆ بکە وەڵڵاهی جاری وا هەیە بە 3 مانگ لە خەستەخانە ئەخەوم 3 مانگ من ناتوانم ماڵ و مناڵی خۆم ببینم شەکرەکەم هێندە بەرزە بە هیچ دەرزیە شەکرەکەم دانابەزیە مامۆستا خێرت ئەگا خەڵک ئاگادار کەورە وەڵڵاه لە جەڕەسی مۆبایلەوە وام لێ هات خەوتە بووم لە ئەسنای خەوا جەڕەسی مۆبایلم لێدا لە کاتێکا ئیتر ڕاشەڵێکیتم لەو کاتەوە تووشی نەخۆشی شەکرە بوومە باوی ئەوە نەماوە پاشان لە مزگەوتە عەزیزانی خۆم هەر کەسە بە ئاوازێ یعنی گۆرانی وا سەریعیان کردووەتە سەری مۆسیقای وا سەریعیان کردووەتە سەری وەڵڵا ئینسان ڕووی نایە لە دەروی مزگەوتیشەوە گوێی لە ڕاگرێ فەکەیفە ناو مزگەوت قودسیەتی خۆی هەیە عەزیزانی خۆم باوی ئەوە نەماوە جەڕەس لەسەر مۆبایل دابنیت ئەوە جاران خەڵک فشەی پێوە کرد و خۆی پێوە بادا و پۆزی لێدا ئەیود من مۆبایلم پێیە باوی ئەوە نەماوە عەزیزەکەم ئەیسا مناڵێکی 2 ساڵان نەبێ ئایپاد و مۆبایلێکی پێ بێ بە خۆی سەیری تیکتۆک کات عەمەت بیه البەلوە وای لێ هاتووە من بۆ خۆم قەت جەڕەس لەسەر مۆبایل دانانیم هەم پێم جوان نییە و هەم بۆ تەندروستی خۆم و دەوروبەرەکەشم